بە بۆنەی یادی 3 ساڵەی کۆچی دوایی سەرۆک و ڕابەری مێژوویمان مام جەلال لە ڕێوڕسمێکدا لە بارگای مەکتەبی سیاسی لە سلێمانی ئاڵای کوردستان تانیوەداگیرا و بۆ ڕێزگرتن لە ڕوحی پاکی سەرۆک مام جەلال ئامادەبووان بە بێدەنگی ڕاوەستان. لەلایەکی ترەوە لە سێمین ساڵ یادی کۆچی دوایی ڕابەر و سەرۆک و سەرکردەمان مام جەلال ئەنجومەنی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یادێکی پرشکۆ وەفایان لە بەردەم مەڵبەند ڕێخست، تێیدا بە ساتێک بێدەنگی خەمناکی خۆیان دەربڕی بۆ سەرۆک مام جەلال و هەروەها لەو یادەدا ئاڵای کوردستان و یەکێتی تانیوە داگیرە. پەیمان ئەدەین کەوا خوێندکارێکی بەردەوام و ڕاستەقینەی هەڤاڵ مام جەلال بین، جێبەجێکەری سیاسەتەکان و ئامانجی ئەو ئایدیای ئەو فکری ئەو بین و قەت ئەو ڕێگەیە بەرنەدەین. ئیمڕۆ ڕۆژێکی خەمناکە، ڕۆژێکی مێژوویە، ئەیکەینە سەرەتایەکی کە بۆ نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە زنجیرە چالاکەکەی مەڵبەندی یەکی ڕخستنی سلێمانیدا کە بۆ یادی خەمناکی کۆچی دوایی ڕابەر و سەرۆک و سەرکردەمان مام جەلال ڕێکخرا بوو، هەڵمەتێکی نەمام ڕواندن بۆ ئاسوودەیی زیاتر ڕۆحی مام لە بناری چیای گۆیژە ئەنجامدرا. ئەمانەوێ ژینگەی سلێمانی سەوز بێتەوە و جای مامجاری لە ژیانە بۆ خۆی یەکێک بوو خەڵکانی کە دەست پێشکەوت بووە لە سەوزکردنی کوردستانەوە بیرۆکەی ئەو بووە. ئەمانوێ لە ڕووی چۆن لە ڕووی بیر و لە ڕووی ڕێباز و لە ڕووی فکر ئەمان دێژەپێدەی ڕێبازی مامجال بین لە مەسەری سەوزکردن و دۆستی ژینگەشە ئەمانوێ سەر ڕێبازەکە جای مامجال بڕون دێژەپێدەی ڕێبازی جای مامجال بین. هاوکال لە بارگای مەکتەبەکاندا بە بۆنەی سێمین ساڵ یادی کۆچی دوایی شکۆی نیشتیمان سەرۆک و ڕابەرمان سەرۆک مام جەلال سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ڕێزلێنان لە خەباتی نەفساوی مام لێبرساوی مەکتەبەکان و کارگەڕ و ئەندامانی مەکتەبەکان ساتێک بە بەدەنگی ڕاوەستان. هەموو ئینسانێکی کورد ئەمڕۆ لە ناخی خۆیان بێدەنگە، هەموو ئینسانێکی کورد لە ئەمڕۆ لە ناخی خۆی ئازانێت چ گەورە و چ پیاوێکی هەڵکەوتووی لە دەستداوە. بۆیە بە بێگومان ئێمە ئەمڕۆ وەکو کادریانی یەکێتی هەموو مەکتەبەکانی یەکێتی بە بێدەنگی وەستاین بۆ ئەوەی یادی ئەو ڕۆژگارانە بکەینەوە کە جەنابی مام جەلال ئێمەی پێگەیاند و لە پێناویە تەمەنی خۆی و ژیانی خۆی و هەموو پەیوەندیەکانی خۆی بۆ تەرخان کردبوو. لە دەستدانی سەرۆک مام جەلال بۆ ئێمە ژنان من بەردەوام وتومە 2 جار خەسارەت بوو لە بەرەوەی ئێمە ژنان کە قەڵایەک و پشتیوانێکی سەرسەختمان لە دەستدا کە هەمیشە پشتیوانی مافەکانی ژنان بووە و بۆ کارکردنی ژنانیش لە ناوکای سیاسەتدا مام جەلال هەمیشە پشتیوانێکی سەرسەخت بووە. من ئومێد دەکەم سەرەڕای خەباتی ئێمە ژنان خەباتی نەبراوەیمان بۆ گەیشتن بە مافەکانی ژنان ئومێد دەکەم پیاوانی سیاسیش ئەگەر نەتوان 100% ئەدای سیاست و فکری مام جەلال جێبەجێ بکەن بۆ پشتیوانی لە مافەکانی ژنان بۆ هەوڵ بدەن کە بەشێک لە سیاست و فکری ئەو جێبەجێ بکەن. کۆمیتەی چوارتای یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ساڵ یادەدا بەڕواندنی نمام وەفا و دڵسۆزیان بۆ سەرۆکمان سەرۆک مام جەلال دووپات کردەوە. ئەمڕۆ لە ساڵیادی کۆچی دوایی جەنابی مام ڕابەری کوردایەتی پێمان باش بوو هەستین بە ناشتنی چەند نەمامێک لە کۆلێژی زانستی سەرچاوە سروشتەکان لە چوارتا. ئەویش هۆکارەکەی ئەوە بوو کەم نەمامانەمان لێرە ناشت. دیارە جەنابی مام جەلال هەزار ڕەحمەتی لێبێ زۆر دۆستی ژینگە بوو و زۆر حەزی بە ژینگەی جوانی کوردستانە کرد. بەردەوام ئەو خەمی ژینگەی ئەم وڵاتەی هەبوو و خاڵێکی تر جەنابی مام زۆر برەوی ئەدا بە زانست و زانیاری. بۆیە بیرۆکەکەمان لەوە بۆ هات 2 هەدەف ئەپێکین، هەم ڕازاندنەوەی کۆلێژی چوارتا و هەم جوانکردنی ژینگەی چوارتا و بە تایبەتی کۆلێژەکە. مام جەلال کاریزمایەکی کورد بوو بۆ جیهان و عێراق و لەم 3 ساڵی ڕابردووە کە مام جەلال لێمان دوورە خۆمان هەست بە فەراخی مام جەلال ئەکەین لە سیاسی عێراقدا کە نەک کورد بەڵکو هەموو عێراق و جیهان هەست بە و بۆشاییەکەن کە مام جەلال بەجێی هێشتا. کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزڵت لێپسرای کۆمیتەکەمان لەگەڵ قایمقامەتی قەزای شارباژێر بە هەوڵێکی زۆری ئەوان بەشێک لە ئەم کۆلێجە لێرە کراوەتەوە، بەشێک لە زانکۆ لێرە کراوەتەوە. بە کۆچی دوای مام بەڕاستی هەموو عێراق ئەنی فەراغێکی گەورەی بەخۆیەوە بینی، هەموو خۆشەکانی بە دوای خۆیان برمامی گەورەمان.
پێم وانە کە جێگای ئەو مامی گەورەمان بگرێتەوە. ئێمە وەکو گەنجان وەکو کادرانی کۆمیتەی هەڤەی ڕێخستنی چوارتا بە باشمانزانی لەم یادە مەزنەدا چالاکیەک بکەین ئەویش چالاکی ژینگەیی بوو. ڕۆژی سێیدا ڕۆژێکی خەمناکی مێژوویە کە تێیدا بۆ دوجار سەرۆک مامجەلال سەرۆکی پێشووتری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ژیان ئاوایی کردو کە تێیدا گەلی کوردستان و گەلی عێراق سەرکردەیەکی کاریزمای وەکو سەرۆک مامجەلالیان لەدەستدا.